تقتلوا أسود بلادكم فتأكلكم كلاب أعدائكم. شێرەکانی وڵاتی خۆتان مەکوژن چونکە سەگی دوژمنەکانتان دەتان خوات. ئەمە ئەو وتەیە بوو کە دکتۆر محەممەد مورسی یەکەمین سەرۆکی هەڵبژێردراو بە شێوەی دیموکراسی لە میسر بۆ دیکتاتۆرانی ناوچەکەی پێشبینی کردبوو کە هەمویان بە گرتن و کوشتن و سەرکوتکردنی ڕۆڵەکانی گەلانیان زیاتر چوونەتە ژێربار و باجدان بە هێزە ئیمپریالیست و سەرمایەدارەکانی جیهان و ڕۆژ لە دوای ڕۆژ چارەنووسی سەرشۆڕی چاوەڕێیان دەکات. لە دوای کودەتای خوێناوی عەبدولفەتاح سیسی ئازارەکانی سەرۆکی هەڵبژێردرا و دەستی پێکرد و لە دوای 6 ساڵ لە دابڕینی لە سادەترین مافەکانی لە دادگایەکی دادپەروەرانە و پشتگوێ خستنی تەندروستی و مامەڵە لەگەڵکردنی بە شێوەیەکی دوژمنکارانە دوجار لە ناو یەکێک لە دادگاکانی میسردا بە وەستانی دڵی کۆچی دوایی کرد. خالید عەلی پارێزەری دکتۆر محەممەد مورسی ڕایگەیاند کە کۆچی دوایی ناوبراو ڕاستی ئەو داواکاریانی دەرخست کە خێزانەکەی لەبارەی خراپی ئاستی چاودێری تەندروستی زیندانەکەیەوە پێشکەشیان کردبوو. لە 7 ئایاری پێشوشدا کە هێنرا بووە دادگا بە دادوەری ڕاگەیاندبوو کە ژیانی لە مەترسیدایە. پارێزەرەکەی لەبارەی دادگایەکەوە دەڵێت مورسی گلەیی هەبووە لەوەی کە گوێی لە دادگاییکردنەکەی نییە و داوای دادگایی نهێنی کرد تا زانیاریەکانی بە ئاسانتر پێشکەش بکات. ئەوەی کە لە دوای کۆچی دوایی دکتۆر محەممەد مورسی جێگەی سەرنجی چاودێرانی سیاسی میسرە خێرایی ناشتنی تەرمەکەی بوو کە ڕێگەیان نەدا بە پێی ڕاستپەردەی خۆی و خواستی خێزانەکەی لە زێدی خۆی بە خاک بسپێردرێت. ڕێگەشیان نەدا نزیکەکانی لە مەراسیمی ناشتنەکەیدا بەشداری بکەن. ئەم پەلەکردنەش دەری دەخات ڕژێمی دیکتاتۆری و خوێناوی سیسی ویستی زانیاریە نهێنیەکان لەبارەی جەستەی کۆچکردووەوە بشارێتەوە کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ زانینی هۆکاری ڕاستەقینەی مردنەکەی داوای توێکاریەکی بێلایەنانەیان دەکرد تەنانەت بە پەلە ناشتنەکەی پێچەوانەی یاسا پزیشکی توێکاریەکانی میسرە. هەندێک لە چاودێران ئەو پەلەکردنیان بە تەواوکردنی سیناروی ئەو پێشێلکاریانە باس کرد کە ناوبراوی لە هەر مافێکی زیندانی سیاسی بەپێی یاسای نێودەوڵەتی بێبەش کردبوو. تەنانەت لە دوای 4 ساڵ لە زیندانیکردنی ئەوسا بۆ یەکەم جار خێزانەکەی بینی. سارە لیاواتسۆنی بەڕێوەبەری جێبەجێکاری خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لە یەکەمین ڕاگەیاندنی هەڵوێستی خۆیدا لە تویتر دەڵێت هەواڵەکانی میسر دەڵێن تەنیا سەرۆکی هەڵبژێردراو بە شێوەی دیموکراسی لە زینداندا بە وەستانی دڵ مردووە. ڕووداوێکی جێگەی داخ و پەژارەیە بەڵام چاوەڕوانکراو بوو بەهۆی سەرنەکەوتنی حکومەتەوە لە دابینکردنی چاودێری پزیشکی بۆی تەنانەت بێبەشیش کرابوو لە سەردانی خێزانی. ڕێکخراوی HRW خەریک بوو لە راپۆرتەکەی دەبووەوە لە سەر تەندروستی ناوبراو. لیاویتسۆن لە لێدوانێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند کە بە ئەنقەز تەندروستی مورسی پشتگوێ خرابوو. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی کۆچی دوایی سەرۆک محەممەد مورسی ڕایگەیاند کە لە ڕێگەی راپۆرتە میدیاییەکانەوە مردنی محەممەد مورسیمان بیست بەڵام ئیدارەی ئەمریکی هیچ کۆمنتێکی لەسەر ئەو ڕووداوە نییە. ئەو لێدوانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەری دەخات کە مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی گەلانی خۆرهەڵاتی ناوەڕاست لەلایەن ئیداری کۆشکی سپیەوە دەکرێنە قوربانی بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی ویلایەتە یەکگرتووەکان بە تایبەتی هەموو هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا لە دیکتاتۆرترینی حکومەتەکانی جیهانن. بەڵام مادەم بەرژەوەندیەکانی ئەمریکا دابین دەکەن پێشێلکاریەکانیان بۆ مافی مرۆڤ و مافی گەلانیان چاوپۆشی لێ دەکرێت. تەنانەت وا پێشبینی دەکرێت لەسەر داوای سیسی ڕێکخراوی ئیخوان موسلیمین بخرێتە سەر لیستی تیرۆری ئەمریکا. ئەوروپاش هەر هەمان هەڵوێستی هەیە هەمیشە گوشار دەخەنە سەر دۆسەی لە سێدارەدان لە وڵاتانی جیهاندا. بەڵام عەبدولفەتاح سیسی هێمای ئەشکەنجە و لە سێدارەدان لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا بانگێشتی کۆنگرەی ئاشتی میونخ دەکەن و ئەو پێناسەی تیرۆریان پێشکەش دەکات کە گرنگترینی بنەماکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لای سیسی ئامۆژگاری ئەوروپایە بۆ چاودێری مزگەوت و ماڵەکانی خوددا چونکە بەوتەی عەبدولفەتاح سیسی مزگەوت و ماڵەکانی خوددا ناوەندی تیرۆرن. ونشر الفكر المتطرف في هذه المجتمعات الإسلامية